باشە خۆمە هیچ ڕەبتیانەیە بۆکەوە ئیشی تیاکە ئێستا ئەوە لێخشێن ێ بەریەکەوێ ئەها بەڵە 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 بەڵێ ینی چەند چین ئاوا لێ ئەکات یا بە پێی سارەکە کەوتووە بەڵێ گەرمکردنەکە پێی گەرمکردنەکە کەوتە سارێ زۆر گەرمیکردو زۆر خواردووە سلندەرەکە یاخۆتەوەرەکە بۆ دوو سێ قادەرەچێت سارەشەیە زۆر گەرمی نەچێتە یەکسەر لەگەڵ گەرمبوونان زۆر حەزەتی ناوە یەکسەر سارێ ڕاگرتو و کەور و شتی هەڵۆشانەوە بە یەک قات پێشەی بەخۆتێ بەڵێ بێ نەفەس نەیانوەتە زۆر جا لە گەرمکردنە ئاسی تێ خوارە بێ ئەوێ بە گراین و بە دەرمانی گراین و بۆم دارە سیدەگەی ڕێکرێتەوە زایدەن پاکردنەوەی وەرفەرش زۆر باشە ڕایمەریکردن لە ڕایمەری باشوور لە شاری سلێمانی بە نوێترین ئامێری سەردەم مۆدێلی 2021 لەلایەن وەستای شارەزا و بە ئەزموونەوە بۆ ئۆتۆمبیلەکانتان دەکرێت. سەمە ڕایمەری کرنگشەفتی چه ئۆتۆمبیلێک ئۆپترە بەسەر بەڵێ ڕایمەریکردن بە نوێترین ئامێری سەردەم کە مۆدێلی 2021 لە کارگەی ڕایمەری باشوور بە سەرپەرشتی وەستای بە ئەزموون وەستا یادگار بە شێوازێکی سەردەمیانە بۆتان ئەنجامەدرێت. زیاتر لە 20 ساڵ ئەزموون لە کارکردن لە بواری ڕایمەری ئۆتۆمبیل ئەو مەکینانەی کە یەنە سنتەری ڕایمەری باشوور بەم شێوازە بەهۆی بەکارهێنان و زۆری بەکارهێنانەوە بەم شێوازە ڕۆنیان پیاسووتێت و پیسە بن. لە کۆتاییە بەو شێوازە بەدەستی وەستاکان لە شێوازێکی ورد و بە شارەزایەکی باش باستێکی بەرز بۆتان خاوێنەکرێنەوە و جارێکە شایانی بەکارهێنانە بن لە ئۆتۆمبیلەکانتانە.